پێشمەرگەی هەولێر. ڕانی ڕانی سوپاس لەخوای گەورە ئەمڕۆ توانیمان سێ خاڵی گرنگ بەدەستبێنین توانیمان نزیک بینەوە لە یانەکانی پێشەوە سەرەتا لە قۆناغی یەکەم ئاسمان وەک پێویست نەبوو لەبەرەوەی تموحی برنەوەمان نەبوو بەڵام لە قۆناغی دووەمەوە بەوەی هاتنی مدەڕیبی نوێ و یاریزانەکان تموحی برنەوەیان زیاتر بووە و ئینشاڵڵا یاری لە دوای یاری بتوانین بگەینە ڕیزبەندەکانی پێشەوە و لە ئازناوی یانی پێشمەرگەی هەولێر بین. سوپاس بۆخوای گەورە گرنگ نییە چێ گۆڵ تۆمار دەکات گرنگ ئەوەیە یانەکە بتوانێت سێ خاڵی یاریەکە بەدەستبێنێ و ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو بتوانین سێ خاڵی یاریەکان بەدەستبێنێ. طبعا یاری برنەوە دۆڕایان تێدایە گرنگەوە ئینسان ڕەوش لەسەروی هەموو شتێکەوە الحەمدولله هەموو لایەک سەلامەتن یاریەکەەوە سەلامەت کۆتایی هات بۆ ئێمە ئەنجامەکە چاڕوان نەکراوە بوو چکە ئێمە باش خۆمان ئامادەکرد بوو بەڵام ئەوڕۆ بەداخەوە لە ڕۆژ خۆماندا نەبووین و لەبەر باری ئەمنیژ ئێمە دوێنێ نەمانتوانی سەفەر بکەینەوەوانە ئەو ڕۆژ ساعت دەونی بۆ 11 دەکرێنەوە کە یاریەکە هاتووتە ئێرە بەهەرحاڵ یاریزانەکان لە ڕۆژ خۆیاندا نەبوون بەداخەوە ئینشەڵڵا بۆ یاری داهاتوو باشتر قەرەبووی دەکەینەوە پیرۆزبایی لە یانی پێشمەرگەش دەکەین.